لە سنووری شارەوانی هەولێردا 435 باخچەی بچووک و 15 پارکی گەورە هەیە کە تەنها 250 کارمەندی هەمیشەیی و 1200 کارمەندی گرێبەستی هەیە. ژمارێکی زۆر لەو کارمەندانە ماوەی زیاتر لە 6 ساڵە بە شێوەی گرێبەست کار دەکەن و لە ئێستاشدا داوا دەکەن ئەنجومەنی وەزیران بڕیارێک دەربکات بۆ ئەوەی بکرێنن کارمەندی هەمیشەیی و ئاماژە بەوە دەکەن زیاتر لە 3 ساڵە لەلایەن بەڕێوەبەراتی گشتی ئەندازەی پارکەکان ناوەکانیان ڕەوانەی ئەنجومەنی وەزیران کراوە. کێشەکەمان لەوەیدا حەقتین 3 ساڵ و نیوە من لێرە حەقتم لە 12/2011 هەتا ئێستا ئەوزە داواکارین ئیشاڵڵە ئەگەر ئەو عەقدانەمان لۆ بکەنە ڕەسمی ئیشاڵڵە داواکاریمان ئەوەیە ئەگەر ناداوامەکەمان زۆر خۆشە و زۆریش مرتاحین. ژمارێکی زۆری ئەو کارمەندە گرێبەستانە خاوەن بڕوانامەی زانکۆ و پەیمانگای کشت و کاڵین. کارمەند کەشمان زۆرن ئەوانە کە بەکو گرێبەست لێرە داوام دەکەن داواکاریمان ئەوەیە وەکو دەرچێکی زانکۆ دابمەزرێن کە ئەو بۆ ماوەی 4 ساڵ نیوە کە من گرێبەستم هەیە و هەر هەمانە زیاتری هەیە هەمانە کەمتری هەیە بە پلەی جیاوازە ئەندازیاری کشتتوکاڵیە یاوەتی دەرچووی پەیمانگایە هەیە کرێکارە ئەنی داواکاریەکەمان ئەوەیە. بەهۆی قەیرانی داراییەوە لە ساڵی ڕابردوودا ژمارەیەکی زۆری کارمەندەکان لە قەزاکانی دەوروبەری هەولێر گرێبەستیان بۆ نەکراوەتەوە. ئەمە لە کاتێکدایە دروستکردنی باخچە و پارکی گەورە لە سنوورەکەدا بەردەوامە و بەڕێوەبەراتی ئەندازەی پارکەکانی هەولێر باز لەوە دەکات لەو حاڵەتەدا کارمەندی باخچەکانی تر دەگوازنەوە بۆ باخچەیەکی نوێ ئەوەش چارەسەر نییە. 3 ساڵە داوای کارمەندی زیاتر دەکەین لەبەر نەبوونی بودجێ پێویست نەتواندراوە کارمەندمان لە بۆ دابدرێتن ئەو پارکانی کە نوێژ دەکرێتەوە بۆ نمونە پارکی باداوەکە کراوە لە باخچەکانی تر کارمەندم لە بۆ گواستەوە. پارکی سامی عەبدوڕەحمان و شانەدەر و پارکی شار و کانیا و یەکێکن لە پارکە گەورەکانی شاری هەولێر و ڕۆژانە ژمارێکی زۆر لە هاوڵاتیان و گەشتیاران ڕووی تێدەکەن. شێمە جااف NRT هەولێر.